عێراق هەرێمی کوردستان جێدەهێڵێت. عێراق لە هەرێمی کوردستان کشاوەتەوە، کوردیش بەرەو ناوچە عێراقیەکان هەنگاو دەنێت. کورد تۆمۆحی لە زیادکردنی کورسیەکانی بادەنج عەرەب هەیە، بەڵام عەرەب هیوای بە هەرێمی کوردستان نییە. بۆ هەڵبژاردنی مانگی داهاتووی پەرلەمانی عێراق هیچ لایەنێکی عەرەبی کاندیدان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نییە. ئەوەش یەکەم جارە لە مێژووی پێنج خولی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی پێشوودا بەردەوام لایەنە عێراقیەکان کاندیدان لە ناوچەکانی هەرێمی کوردستان هەبوو. عەرەب بە سوننە و شیعەوە لە هەرێمی کوردستان شاونەتەوە. هۆکارە سەرچەکەش سیستەمی دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانە، چونکە دڵنیان کە ناتوانن هیچ کورسیەک بەدەست بێنن هەرچەندە کاندیدی بەهێزیشان هەبێت. بە پێچەوانەی ئەو کارەی هێز عێراقیەکان، کورد بە کاندیدی جیاواز لە نێو لیستە سوننە و شیعەکان بە لیستی خۆیان لە پارێزگاکانی دیکە بەشداری هەڵبژاردنیان کردووە. ئەوەش دەرفەتی لایەنە کوردیەکانە پێچەوانی عێراق، چونکە خەڵکیشی زۆر هەیە لەو ناوچانی کە کوردن، هەر بۆیە دەیانەوێت بە دەنگی عەرەب و کوردانی و ناوچانە کاندیدەکانی خۆیان سەر بخەن و سوود لە دەنگەکانی و لیستانە وەربگرن. جگە لە سوننە و شیعە تورکمانەکانیش کاندیدیان لە هەرێمی کوردستان نییە. بە شێوەیەک تەنها بەرەی تورکمانی کاندیدی لە هەولێر هەیە. لایەنە کوردیەکان بە هەمویان دڵنیان لەوەی کە نزیکەی لە سەدا 20 دەنگەکانی عێراق دەبنەوە. هەوڵەکانیان بۆ ئەوەیە بە کاندیدەکانیان لە نێو لیستەکانی دیکەی عێراق ئەو ڕێژەیە بەرز بکەنەوە. بەڵام ئێستا ڕکابەرەکان لە نێو لیستە کوردیەکاندایە کە پێشبینیەکان ئاماژە بەهۆ دەکەن دەنگی یەکێتی لەم هەڵبژاردنەدا بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت، بەهۆی بەرزبوونەوەی دەنگەکانی لە سنووری پارێزیە سلیمانی و کەرکووک، جگەلەوەی کە دەشێوێت لە ناوچە عەرەبیەکانیش ژمارەی کورسیەکانی زیاتر بکات.